چۆنی کاکشوان باشی؟ من ڕازدەرم لە بەلجیکایەوە تەلەفۆن دەکەم. کاکشوان دەزانێت و یەکێکی لە پەرلەمانتارە هەرە دزوو گەندەڵەکانی حکوومەتی هەرێ پەرلەمانی کوردستان. ئەتوو دەزانی ڕۆژگارێک دادێتن ئەو هەموو دزی سەرۆت و سامانەی بە پارەی خەڵک خڕت کردەوە هەموو لێدەستینەوە. زلۆیە من وەکو برایەکی نسعەتێکی لێ دەکەم لە ڕای خوای بەلاشیشە هەوڵ بدە بەشێک لەو دزی و گەندەڵیانەی کە پارەت کۆ کردوێتەوە ئەو پارەی بەشێک لەو پارەی بدە کە سوکاری قوربانیانی بادینان کە ئەوانە لە ڕێگای عیزبەکەی تۆوە لە ڕێگای ئەو عیزبەی کە ئەتوو وەکو خزمەتکاری لە بۆیان پارەکەت خرکردەوە ئەوان دەستگیریان کردێ. لۆیە من پێ دەرێم پێم باشە بەشێک لەو دزی فزیانێکە کردیتت بچی بدەیە کە سوکاری دەستگیرکراوانی بادینەن ئەگەنا دنیاشەوە ڕۆژێک نییە بڕوات هەبی وەکو قەزافی وەکو سەرکردەکانی حکوومەتی عێراقی ڕۆژێک دادێ بە مردی بیان بە زیندوی ئەو پارانە سەد دێوەردەگرینەوە هەمووی دەگەڕێنینەوە خەزێنەی گەڕ. ئیترە من هەرەوەندەم ویست پێت برێم ئەمن ناوم ڕازدەرە ڕازدەرگراوی لە بەلجیکایەوە تەلەفۆن دەکەم. ئیتر پێم گراوی بن سەری ڕەش تو پێویست ناکە لەم بپرسێکە ویست لەم بپرسی ئەمە زانە بە ئەدەبەوە تەلەفۆن لۆ کردی بە ئەدەبەوە پێم گوتی پارە دزیە ئەوەی خۆت بناسێنە ئەو جەهینێ قسام بکە ئەم واجێم لە دەناوت واگرتیەوە قسەی دەکەی خۆت بناسیینە بزانم دەناوت کوڕی چێک ئەگەر ڕێک و پێش خۆت بناسێنە ئەگەر نا ئەگەوچی سەی دەڕشەیەوە لە خۆت تەلەفۆنەکەی قەپاتکە خێریە زانە ئەتوو پەرلەمانتاری حکوومەتی هەرێمی کوردستانی خوێڕێکی وچی زانەوە تەلەفۆنەکەی قەپات کرد هاوڕێیان جێتان لێ بوو ئەم بە ئەدەبەوە پێم گوتم کاکەت و یەکی لە دزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ژمارە تەلەفۆنەکەیتی ببینی هیوادارم هاوڕێیانیش تەلەفۆنی لۆ بکەن بە ئەدەبەوە پێم گوتم ئەتوو دزی لەسەر دزی لەسەر قوتی خەڵکی کوردستان ئەو پارە و پولت پێیا کردیە دیتان ئەوە پەرلەمانتارەکەمانە بۆ زمانەی قسەی دەکاتن دەبی ئەوانی تکیان چۆن بیتن ئیتر ببینن ئەوە پەرلەمانتارەکەیتیان بە ئەدەبەکەیتیان بە ئیساب ئەوها بە جوێن قسە دەکاتجا پارتیەکان بەمە دەرێن ئەمە جنێو فرۆشت ئەوە بە خۆیان پەرلەمانتارەکانی تیان جنێو فرۆشت.